ئەم دانیشتوانە بەبێ ئاگادارکردنەوەیانەوە بەبێ ئەوەی هیچ شتێکیان پێ بوزرێ هاتوون دوو تاوەری تازە دروست دەکەن بە ناشەرعی بە غێر یاسایی. تەوانە ئەو شتانی هەمویان بۆیان کراوە هەمووی بە واستەکاری و مەحسوبیەت. ئەمە خۆی لە ئەسڵا ئەم شوێنە شوێنی خەدەماتە. ئەم دوو تاوەری کە دروست دەکەن چەند ساڵێکە ئەم شوێنە کەلاوەیەکە هیچی تیان نییە، تەنانەت شوێنی چەند حەرەچێک بوو. لە ژێرەوە وردەوە دەخەریکی بوون تاکو بتوانن بیکردنەوە لە شخصێک کە شخصەکە ناوی زەکەریا عەبدوڵایە بە پارە فرۆشتێتیەوە بەم مستەسمیرە. باشە ئەوەیە لە شارەوانی سلێمانی و وردەوە لە ئیشیان بۆ کراوە تا بتوانن ئەم پرۆژەیە بکەن. لە دوای ئەوە ئێمە هەستاین لە کۆمەڵگاکە و خەڵکی کەی بینی لەوێن هەستاین ناڕەزاییەکمان دەربڕی، وەرەقەمان کۆ کردەوە، ئیمزایەکی زۆرمان کۆ کردەوە کە بچین بیبینە بەردەمی شارەوانی.